شەمشاڵێکێکە لە ئامێرە میوزیکە کۆنەکان بە پێی زۆرێک لە سەرچاوەکان ئەم ئامێرە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ 1300 ساڵ بەر لە زین دەگوترێت داهێنراوی گەلە ڕۆژهەڵاتیەکانە بە تایبەتی ئاریەکان. زۆرجار لەگەڵ ناوهێنانی شەمشاڵدا ناوی شوانیش دەهێنرێت بەو مانایی ئەم ئالەتە میوزیکە فێربوونی لە چاو ئامێرە میوزیکەکانی تردا گرانترە و کاتێکی زۆری دەوێت. شوانەکانیش لە کاتی لە ئۆڕاندنی ئاژەڵەکانیاندا ئەو کاتە زۆریان بەردەستە بۆ فێربوونی شەمشاڵ. خۆی شمشاڵ زیاتر شوانەکان بەکاریان ناوە ئامێری شوانە لەبەرەوە شوان کاتێکی زۆری بۆ لە دەرو دەشتا بڵێن لە شاق و لەم دەشتانە شمشاڵی بەکارێن ناوە ئیتە شمشاڵ ئامێرێکی ئاسانیش نییە وەکو بڵێن ئامێرەکانی تر بە ئاسانی فێر بیت. ئیتر کەرتی لەگەڵ هینا بڵێن ڕەفیق و برادەر و ئاوا جەوێکی خۆش بووە شمشاڵمان لێدا و ئیتراوە وردەوردە فێر بووین و فێر شمشاڵ بووین. زیاتر بەکارهێنانی شمشاڵ لەلایەن شوانەکانەوە یان خەڵکێکی تری ئاسایی ئەوە بۆ کە ڕاهێنانێکی زۆری وستووە شوانەکانیش لە کاتی خۆیان دەرفەتێکی باشی و گونجاویان هەبوو ینی بڵێن لە شاخەکان بوون ئیشوکاریان نەبووە دانیشتون لەگەڵ ئەو ئاژەڵی کە پێیان بووە ئیتر کاتێکی فراوانیان هەبووە لەو کاتە فراوانە ئیسفادەیان لە کاتەکە کردو بۆ فێربوونی شمشاڵ. بەڵام ئێستا خەڵکە فێری ئامێری مۆزیکە بێت تەبعەن ئامێری مۆزیک شوێنێکی ئەکادیمیە بێت مامۆستایە بێت ئیتر تۆ لەو شوێن ئاکادیمی و لەگەڵ ئەو مامۆستایانە کەوانت پێڵێن زووتر فێری هەر ئالەتێکی مۆسیقیەبی بەس کاتی خۆی کابرا بڵێن ئەگەر شوان بوێنیان کەسێکی ئاسایی بوو بێت هیچ مامۆستایەکی نەبووە تەنها ئەوەی ئەم ئامێرەی بەچاو بینیوە هەڵی گرتووە خۆی تالب بۆ لەسەری وردە و ڕاهێنانێکی زۆری لەسەر کردووە فێری ژەنیری شمشاڵ بووە. کارەستەکانی دروستکردنی شمشاڵ بە پێی کات گۆڕانی بەسەردا هاتووە بە پێ و سەرچاوانی بەردەستن یەکەم جار شمشاڵ لە ئێسکی باڵی هەڵۆ دروستکراوە بەڵام دواتر قامیش دۆزراوەتە وەکو کەرەستەی دروستکردنی شمشاڵ بەکار هاتووە. لە ئێستاشدا هەندێک کانزای تری وەکو برنجە و فافۆنۆمس شمشاڵیان لێ دروست دەکرێت بەڵام گونجاوترین کەرەستەی دروستکردنی شمشاڵ بریتیە لە قامیش چونکە قامیش لە کاتی بەکارهێنانیدا ئاراقە ناکات و نابێتە هۆی گۆڕینی دەنگی شمشاڵەکە. ژەنینی ئەم ئالەتە بەهۆی هەناسەدان و بین خواردنەوەی شمشاڵ ژەنەکەوە ئەنجام دەدرێت. هەموو نوعی ئەبێت بەس لە سەوتا فەرقیان هەیە هەیە سەوتی خۆشە هەیە ناخۆشە هەیە کەمە هەیە زۆرە مەسەلەن من ئەوەی کە بیست بێتم زوو ماوزەڕیان بەکارهێناوە ماوزەڕ ڕوتوانە تفەنگێکە قەدیمی لولەی تفەنگە کردویانە بە شمشاڵ ئێمە خۆمان بوومان سەوتی زۆر خۆش بوو بەس نە سوور بوو نە برنجە بوو نە سپی بوو ئالولەیەکی تەقریبەن ڕەش بوو ماوزەڕیان پێودە سەوتی زۆر خۆش بوو وەرە ئێستا برنجە و مس و فافۆن و حتا بە داری ژەکری ئایسە خۆ مەتوان بە هەموو شتێ دروستیکەم بەس سەوتەکەی فەرقیەیە ئێستا سەوتێکە خۆش بێ بەلای منەوە لە ئێستا برنجەیە جنسی برنجە شمشاڵی برنجە سەوتی لە هەمویان خۆشترە. ئەمە سوور بێتەوە.
ئێستام قامیشە ئامادەیە بۆ دروستکردنی شمشاڵەکەمان. ئێستا ئێمە سەرەتا هاتن قیاسەکەیمان وەرگرت، بڕیمان جوان ناوەکەیمان پاک کردەوە، ئێستا هاتوونەتە سەرەوەی کوونەکانی دەکەین 6 کون لەسەرەوە و کونێکیش لە ژێرەوە. وەڵای ئەو قیاسە ئیتر ئەبێ لە 40 سانتیم کەمتر نەبێ، لەبەر ئەوەی نزیکەی 20 سانتیمێکی 25 سانتیمێکی ئەبێ بە کوونەکانی تێگرێ. ینی 4 پەنجەی دەستی ڕاست لەگەڵ 4 پەنجەی دەستی چەپ پەنجە گەورەی دەستی ڕاشیش بۆ کونی ژێرەوە. کونەکان بە یەک بە شتێک کونکەی کە هەمووی لە یەک تایما بێ، یەکیان گەورە نەبێ یەکیان بچووک بێ، ئەبێ هەمووشیان ڕاست لە ڕیزی یەکا بن، نابێ یەکیان خوار بێ یەکیان لار بێ یەکیان بە شێوێ، ئەبێ هەمویان لە یەک ڕیزا بن چۆن ئاوا پەنجەکان بە ڕیزدانی ڕیزی یەکەن ئەم پەنجانە، ئەبێ کونەکانیش لە ڕێکی ئەم پەنجانەیە بن، هەرێکی 2 سانتیم 3 سانتیم بینی شێ بێ کونەکان 2 سانتیم ئەو پەڕەکەی 3 سانتیم. لە کاتی کونکردنی ئەم قامیشەیە بەم ئاسنە تەبەن ئەم ئاسنە سوور کراوەتەوە کە ئەم ئاسنە ئەخەینە سەر قامیشەکە و کونیەکەین لەناوە پرژەداتەوە بڵێ، دوایی بە سیخەکە بێ پرژەکان بە ئاسانی پاک بکەینەوە. دروستکردنی شمشاڵ طبعاً دەگەڕێتەوە بۆ پێش میلاد، وەگە لە ڕۆژهەڵاتیەکانیش زیاتر بەکارهێناوە لەوانە ئاریەکان. و دروستکردنی شمشاڵ لە نەیجە باشترین جوارە و باشترین مەوادە، لەبەر ئەوەی ئێستا شمشاڵ بە ئاسن دروست سەکرێت، بە فافۆن دروست سەکرێت، بە مسی برنجە دروست سەکرێت، بەس باشترین جۆری شمشاڵ نەیجەیە، لەبەر ئەوەی نەیجە ئەگەر شمشاڵژەنی بەتوانە هەبێت تقریبان بڵێن سعاتێک شمشاڵ ئەژەنێت بەبێ وەستان، ئەم نەیجەیە ئارەق ناکات، بەس مەوادەکانی تر وەکو مس و ئاسن و فافۆن ئەوانە کە زۆر فوی پیاکەی طبعاً لەناو ئارەقەکات کە ئارەقەکات سەوتی شمشاڵەکەیش ئەکوژێت جوان سەوتەکە دەرناکات، بەس ئەم نەیجەیە تا ئێستاش باشترین جۆرە بۆ دروستکردنی شمشاڵ. بەعام هەورامیش کە لە ناو کورداوەکو ئەگەڕێتەوە بۆ ڕێگە زیاریایی زیاتر شمشاڵیان بەکارهێناوە و بە تایبەتی شوانەکان لە کاتی شاخ و دەشت و دەر و کەژوکێوە تەنها شتێک کە هەوڕێیان بوو بێت لەو دەشتا لەگەڵ حیوان و لەگەڵ ئاژەڵەکانە شمشاڵەکە بوو، ئەگەڕنەوەڵێن شوانەکان کاتی ژەنیی شمشاڵیش ئەگەر حیوانەکە بەپەلە ڕۆشت بێت کە گویان لە دەنگی ئەم شمشاڵە بووە حیوانەکەی هێور بۆتەوە وردە گەڕاوەتەوە بۆ لای شوانەکە، ینی ئەم سەوتی شمشاڵەوە نە کاریگەری هەبووە تەنانەت لەسەر گیاندارانیش گویان لێگرتووە و بە شتێکی زۆر خۆشیان زانیوە. لە کاتی شمشاڵژەنی ئەو شوانەیشە ئەو ئاژەڵی ئەو حیوانەیانی بڵێن زۆر بە هێوری دەستی کردەوە بە لەوەڕ، ینی زۆر بە ئاسایی و لەسەر خۆ لەوەڕا و هیچ شپرجێکی پێوە دیار نەبوو و لە کاتی ژەنی شمشاڵەکە شوانەکە تەنها ئەوە نەمانوە کە شمشاڵی لێداوە، تر زۆر نەچەوە شەر حیوانەکە یا و خۆی هیلاکەوەمانە دانیشتە شمشاڵی لێداوە بۆ ئیسراحەتی خۆی. مەسەل لە کۆتاییە ئامێرەکەمان تەواو بوو، ئیسا ئەمە حازرە بۆ ئاواز ژەنین، ئیتر بۆی ئەم سیخەشی پیاکەی ناوەکەی پرژی دەرچووە هی کوونەکان، ئەو پرژانش بەم سیخە سوورە کراوە ئیسووتێنین و پرژەکانی تیان ئامێنە ئیتر ئامادەیە بۆ شمشاڵ لێدا. هەروەک وتمان 6 کون لەسەرەوە 6 کون لەسەرەوە کونێکیش لە ژێرەوە، ئیتر ئەمە کۆتایی ئیشەکەمانە و بەم جۆرە شمشاڵ دروست سەکرێت. کۆمەڵێ وردە پرژی تیاماوە ئەم پرژانە بەم سیخە سوورە کراوە ئەسووتێنین لەبەر ئەوەی سەوتی شمشاڵەکە دوایی هاژەهاش دروست نەکە و ئاوازەکان بە جوانی بۆ لێ بدرێت. ئتکام سیخە کە سوور بوویەوە پرژە زیانە ئەسووتێنە لە ناوە. ئەو ئاوازانی تایبەتن بە شمشاڵ و گوێبیستیان دەبین ئەمانن: سەحەری، چەمەری، دەرەیی، حەسبە، هەراڵە زەردە و مێگەلی. ئەمانە هەریەکە و پۆلێن دەبن بۆ چەند ئاوازێک کە مانا و مەبەستێکی دیاری کراویان لە پشتە. بۆ نمونە بەزمی سەحەری 14 ئاوازە بۆ ئاگادارکردنەوەی گورنشینان بەکار هاتووە. زمانی ئاگادارکردنەوە بووە لە پێش ئیسلامدا. ئەگەر میوانێکی گرنگ سەردان یەکێک لە گوندەکانی هەورامانی بکردایە، ئەوە بۆ مەبەستە ئاوازێکی تایبەت هەبوو. ئیدی هەموو دانیشتوانی ئاوای تێدەگەیشتن میوانێکی گرنگ سەردانیان دەکات، یان لە زەماوەند و هەندێک ڕوودا و یان مەراسیمەکاندا یەکێک لەو 14 ئاوازەیان دەژەنی. دانیشتوانی گۆدەیانزانی ئەو ئاوازە بەچێ مەبەستێک بووە، چۆن لە کاتی بانگداندا هەموو نوێشکەرێک دەزانێت مەبەستە بانگدان بۆ ئاگادارکردنەوەی نوێشکەرانە.
بەزمەکان ئاهەنگەکان بڵێن ئەو شمشاڵە هەر شتێ هەر بەزمێ بە مناسبەیەکەوە بووە بە نظری من وا بووە چون بۆ خۆشم هەر پێش هات پێشایەت پێش هاتووە مەسەرەن ئەوەی کە بەزمە قەدیمەکان یەکەیەکە ناویانە هەیە ئێمە ئەبیسین و بیستومانە هەر کەس بە مناسبەیەکەوە ئیسە مەسەرە من ئەگەر شوان بوو بێتم بۆ خۆم یا لە شوێنەکە خاترەیەکم بۆ یا بە مناسبەیەکەوە مەسەرەن بەزمێکم لێوانە بۆ هاتووە بەزمەکەم ناوناوە شتێ بۆ خۆم ئەلان من بیستمە بەزمی تەلوبەر مەسەرەن کابرا شوان بووە مەڕەکانی یەکێکیان دوودانەی بووە یەکیان ناوە تەلویکی شیان بەل وەختی کات شمشاڵی لێ داوای ترەوەن خۆیان ئاگادار بوون لە شمشاڵەکەی ئەو چیەژێ ئەو بەزمێ ناوناوە تەلوبەل مەسەران ئیتر وەختێک شمشاڕەکەی لیاوە ئەوانەیش هینەکان ئاژەڵەکەیان کۆ کرۆسەوە بۆ خۆیان ئەو دوانەوە بڵێن ناویان نراوە هاتوونەوە لای شوانەکە من شتێکی ئەوان بیستووە خۆم. لە هەوراماندا چەندین شمشاڵژەنی دیار و بەناوبانکە بوون جێدەستیان لەو بوارەدا دیارە دیارترینیان خاڵۆ حەمەمینە ناسراو بە حەمەمینی شمشاڵژەن ئەم پیاوە لە بواری هونەری شمشاڵژەنیندا ئاشنایەتێکی ئەوتۆی هەبووە بەشێکی زۆر لە ئاوازەکانی بە شێوەی کاسێت تۆمارکراون ناوبراو لە بنەماڵەیەکی هونەری خۆرسکدا گەورە دەبێت باوکی ناوی سۆفی حەمعالیە داهێنەری بەشێک لە ئاوازەکانی گۆرانی شێخانەیە لە هەوراماندا. باوکم ناوی حەمەمین سۆفی حەمعالیە ناسراوە بە حەمەمین شمشاڵژەن ساڵی 1940 لەدایک بووە لە دێ یاڵان پێ وەکو هەموو مناڵێکی ئەو سەردەمەی ئەو کاتەی کوردەواری ئەویش گەورە بووە تا گەشتۆتە تەمەنی مێرمنداڵی بەڕۆژوور دواتر فێری شمشاڵ بووە کاتی خۆی بەڕەحمەتی بکە بۆ منی گەڕاوەتەوە چووە ئاو بخواتەوە لای ئێمە ڕۆکێکەیە گیایەکەی پێڵەن قومامە سەلکی هەیە لە بنەوە سەلکەکان دەرەکات سەرەکانی شیرین ئەخورێت ئەمە لاسکەکەیەتی لاسکەکەی وەکو قەسەب وایە بڵێن بۆشە گەڕایەوە بەڕەحمەت وێوتی من بەم پوش قومامە کە بەلای بڵێن بەرەغەل و ئەوانەوە بووە ئاوی خواردوێتەوە لەو کاتا بینی خواردوێتەوە تەمان بین خواردنەوە لە شمشاڵە ئەساسە چونکە تۆ کە شمشاڵ لێدەی لەسەر یەک ئەبێ فوو بکەیت یعنی لە هەمان کادا هەم هەناسە وەرەگری هەم فوش دەکەیت بۆ تەکمیلی ئەوە باوکم بەڕەحمەت وێ من مناڵ بووم لەگەڵیا لە سەعات 9 بەیانیەوە هەتاوەکو ئەو کاتێک کە بانگی فەرمووە شمشاڵی لێداوە ئامێری شمشاڵ چەند ئاوازێکی تایبەتی ڕەسەن هەیە تەنها پەیوەستە بەم ئامێرەوە بە شمشاڵەوە ئەوە نییە بڵێ گۆرانیەکە تۆ بە شوێن گۆرانیەکە یاچیت لەوانە مەیگەلی هەیە سەحەری هەیە هەراڵە زەردە هەیە چەمەری هەیە ئەم بەزمانە هەرێکیان تایبەت بۆ بە مناسبەتێک و ئەمانە گۆرانین و بە شوێن ئاوازی گۆرانیان نەچوون تایبەتن بە شمشاڵە ماوازانە ئەوەندەی شمشاڵ لێدا لە ئەنجامی فوکردن و هەڵمی دەمی کە چۆ خوارەوە شمشاڵەکە جۆرێکی لێدا لێ نادایتر پێوترا کەڕبوون چکە لە ناوە لینجاوی بڵێن هەناسی خۆی دەیگرت دوای ئاوی گەرمی دەهێنا و ئەکرد بە شمشاڵەکە بۆی شمشاڵەکە پاک بێت و جارێکی دەستی پێ کردەوە ئەمە قسانێک کە من دەیکەم
یعنی هەموو خەڵکی لای خۆمان شایەتن لەسەر ئەوە ینی ئێستا دەیها کەس هاوڕێی خۆی ماوە. باوکم بەڕەحمەت بێ دواتر بە سەربازی زۆرەملە گیراوە چۆتە بەغا 4 ساڵ لە بەغا بووە بە حکمی لە شولاری و تەمان هەر ئەوەش باوکم کەسێکی زۆر بەهێزیش بووە ینی لەوێش لە گاردی مەلەکایەتی لەوێ سەرباز بووە 4 ساڵی تەواو کردووە 4 ساڵە کە نەهاتەوە باوکم باوان بەڕەحمەت بێ سۆفی حەمەیلی ئەویش بەناوبانگە گۆرانی بێژی شێخ حیسامیدون بووە بە ناوی ئەویش نازناوەکەی حەمەیلی خاوەیە یعنی ئەویش سۆفی حەمەیلی و حەمەیلی خاوە هەردووشیان ئەر نازناویەتی ئەمیش نازناوەکەی لەسەر ئەوەیە کە هەمیشە گۆرانی وتۆ بەزمی خاوی وتووە شایەتێک بۆ باوام مامۆستا ئەحمەدی مفتیزادە لە شتێکی گەڕێتەوە ئەفەرمێ کاتێکە من قوتابیم لە سلێمانی بە پێ ڕۆشتەوە بەرەو زەڵم ڕۆشتووە لە ڕنیوەی زەڵما باوام بەڕەحمەت بێ وازم لە باخۆن گەڕاوەتەوە لای شێخ حیسامەدین بەڕەحمەت بێ لەو مەسافە کە ئەو گەڕاوەتەوە باوام دانیشتووە گۆرانی وتووە کە گۆرانی وتووە بەزمێ گۆرانی وتووە بە شێخدا مامۆستای بەڕێز مامۆستای مفتیزادە بەڕەحمەت بێ لەو کاتا کە گوێی لێ بێت دەسەکا بەگریان مامۆستا تاوان باواشم وا بووە ئەویش لە هەرکوێ گۆرانی وتووە خەڵکی گریاوە ئەوەندە گۆرانەکەی تەسیری بووە چونکم گۆرانێکی ویژدانی وتووە تەسیری لەسەر بەرامبەر کردووە باوان بەڕەحمەت بێچێ بە شوێنێچێتە بەغاو لە سەرەوە باوکم ئەێنێتەوە دواتر کەیێتەوە لە دوای عسکەریکەیەتەوە ژیانی هونەری باوکم دەست پێەکە تاوان زەماوەن نەبووە لەم منتەقا هەر لە نەوێ و بەردەبەلەوە بیگری هەتاوەکو نزیکی تەوێڵە و بیارە و ئەو ئەم منتەقەیە کە بووە هەر کاتێک کە زەماوەن کرابی ئەگەر کابراوی سوێتی زەماوەنەکەی زەماوەیەکی بەناوبانگ بێ زەمانەیەکی زۆر چاک بێت ئەوە باوکمیان بردووە بۆ شمشاڵ لێدان. هاوشانی نەبووە نە لە شمشاڵ لێدانە نە ینی کەسێک نەبوو بتوانێت بەرامبەر بە ئەم شمشاڵ ئەوەندە وەکو ئەم بژەنێ گرنگی باوکم لەوەدا بووە لە سێ شتا بووە یەکێک لەوانە زۆر تەحملی بووە بنیەیەکی جسمی وای بووە توانیەتی ینی 2 سعات 3 سعات فوو بکا بەم شمشاڵەدا بە دوو جار بە دووش بڵێن بە دوو ئالەتی مۆسیقی لێداوە هەم جوزەلە کە جوزەلە پێڵێن نێرومێ قامیشێکە قامیشی گەورەێکی دانێکی پچکۆلانە و دەکرێن بە یەکدا و دەنگێکی تایبەتی هەیە ئەم دەنگ دروستکردنی نییە جوزەلە دەنگ دروست ناکات خۆی دەنگی هەیە بەس شمشاڵە بێت دەنگیشی پێ دروست بکەیت دوایی بەزمەکانیشی یان ئاوازەکانیش پێ دەرکەی باوکم سێ گرنگی بووە یەکێک لەوانە کە تەحملی زۆری بووە دوو ئەم توانیەتی بین بخواتەوە بۆ ماوەیەکی دوور درێژ ینی ئەوە ئەنجا سێ خۆی دەیتوانی ئاواز دابنێت بۆ خۆی ینی ئاواز دابنێ و ینی لەسەر نزمی گۆرانیەک چۆن گۆرانیەوەترێ چوار ئەگەر تۆ بهایتایە بدوتایە خاڵە حەمەمین بەڕەحمەت بێ من ئەمەوێ فلان گۆرانیم بکەی بە شمشاڵ یەک ئەگەر خۆی بیزانیا ئی کرد یەکسەر ئەوە نەبوو پرۆڤی لەسەر کات و دەرحەت دەریە کرد ئەگەر نەیزانایە ینی ئەیوت ئادەی یەک بەزمین بۆ بڵێ یەک بەزمی گۆرانەکەی دەوت و ئەمی یەکسەر لەحنەکەی دەردەهێنا تەمان باوکم بە دوو ڕەتم شمشاڵی لێدا شمشاڵێکیان خاو بوو شمشاڵێکیان سەریع بوو شمشاڵە سەریعەکە بزۆر جار بۆ خەڵکی گەنج و ئەوانی حەزیان لە هەڵپەرکێ بوو یان بە تایبەتی بڵێن لە کاتی زەماوەنە کاتی زەماوەنە خەڵکی حەزی بە هەڵپەڕین و ئەوانە بوو تەمان زەماوەنی زووش ئاوا بوو کە دەسەکرا بە زەماوەنکردن 2 ڕۆژ پێشەوە هاتن ئاویانە ڕێژا بە شوێنی ساحەیەەکە ساحەکەیانە کوتایەوە کایان پێوە کرد باش بە بانگردێنە یان کوتایەوە من خۆم ئەوەم بیرێت ئەنجا دواتر دەستیانە کرد بە زەماوەن و هەڵپەڕکێ بۆەوەی تۆز و ئەوانە نەبێت چکم زەماوانی ئەوساوەکو ئێستا نەبوو بەزمی خاوەکە زۆر جار لە دیوەخان و لەو شوێنانەی کە کۆ دەبوونەوە یان دوای هەڵپەڕکێ بە شەواندا کە دادانیشتن بە تاواتی بە شەوانی پاییز کە زۆر درێژ بوو دادانیشتن کۆ دەبوونەوە باوکم هەندێک بەزمی خاوی هەبوو دەیوتن ئەوانەی کە بەزمە ئینەکان بەزمە خاوەکان مەسەن ئەیبادە و بادە ئەمانە بەزمی خاون لەگەڵ هەڵاڵە زەردە لەگەڵ خانمەلێ لەگەڵ مەڕۆ لەگەڵ کورتەری قەباریک لەگەڵ خاوەرگەلاوێش
ئەمانە هەموو بەزمی خاو بوون کە دەیوتن ینی خەڵکی پێکوڵی پێی دەحەسانەوە بەڵام بەناوبانگترین بەزمی یان بەناوبانگترین بڵێن ئاوازی هەڵاڵە زەر دەبوو ئەم ئاوازە من خۆم چەند جار کە لی داوە دانیشتم تێرگریاوم یعنی ئاوازێک بوو کەم کەس دەیتوانی کەوا نەگرێت بە تایبەتی خەڵکی پیر ئەوانەی خەڵکی پێوەماقۆڵ و ینی ئەوانی کە تەمەنێکیان کرد و حەزیان زۆر بم بەزما کرد ئەم بەزمەهی ئەوە بوو ئاوازێکی زۆر عجایبی هەبوو. کللتوری کوردی کێڵگەیەکی پڕ لە ڕەسەنایەتیە هەتا کاری تێدا بکەیت زیاتر ڕۆدەچیتە ناو قۆڵی و جوانیەکانیەوە ماناکانی هێدی خۆیان دەردەخەن هوەنەری شمشاڵژەنین مرواریەکی ناو ئەو دەریاپان و بەرینەیە بەشێکە لەو هوەرە جوانەی کورداوەریمانی پێ ئاو دەدەین.